لەگەڵ بەڕێز پێشڕەو عەبدوڵڵا نوێنەری کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان دەکەم لە ستۆدیۆی سلێمانی کوردستان 24 ڕاستەوخۆ لەگەڵمە. کاک پێشڕەو زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەرو پرسیاری کە ئێستا کردم، ینی ئەوەی کە پەنابەران کۆچبەران بە تایبەت لە هەرێمی کوردستانەوە هەوڵی بۆ دەدەن کاتێک دەگەنە وڵاتی دووەم ئەو بەهەشتەیە کە چاوەڕێی دەکەن. بەڵێ سنوور خانێوارەی بەڕێز شتان و کوردستانیانی عزیزیش باش لە هەر شوێیەکەن. بەڕاستی ئەم ڕێپۆرتاژانەیان ڕۆژانە کەم حەدیسان نابین نەمانە کارەساتێکی دووبارەن ڕۆژانە دووبارە بنەوە و ئێمەش و ئێوەش و هەموو لایەک لە هەوڵی ئەوەداین ئێمە ئەم بابەتە لە وڵاتەکەی خۆمانەوە ڕێگیری لێ بکەین بۆی هەوڵاتیانی هەرێمی کوردستان نەبنە قوربانی. نەخر لە ئێستادا وەکو ئاماژەت پێدا بە پرسیارەکە لە ئێستادا وڵاتانی یەکێتی ئەوروپا بگرە خودی بەریتانیاش لێستا ئەو بەهەشتە نییە کە تۆ بێی خۆت یان ماڵ و منداڵت یان ئەو داهاتی کە چەند ساڵە کۆت کردوتەوە بێی بکەیتە قوربانی ئەو ڕێگایە، یان لە ڕێگا کەسێکت تیا بچێ یان مناڵێکت تیا بچێ یان خۆت بێسەر و شوێنی بمێنیتەوە. بەڕاستی ئەوروپای ئێستا یان خودی بەریتانیا لە ئێستادا زۆر جارژێمە لە میدیاکانەوە باسەکەین و وجودمان هەیە لە وڵاتانە کە بینین ئەو وڵاتانە لە ئێستادا خۆشیان دەیان قەیران بەرۆشی گرتوون و ڕوبەڕووی دەیان قەیران بوون و قەیرانێکی جەنگی رووسایە کە ئەبینین ڕۆژانە لەوێشەوە ئاوەرەی ئۆکرانی ڕوو لە وڵاتانی یەکێتی ئەوروپاکەوە ئەوێژ بینین کە لە ئاسیاوە لە ئەفریقاوە خەڵکێکی زۆر ڕوەکاتە وڵاتانی یەکێتی ئەوروپا. بەڵام ئێمە ئەمە شتێکی کۆکە کێشەی کۆچکۆیە کێشەیەکی جیهانی ئەوەی ئێمە کە ئەمانەوێ بیکەین ببورە هەم وەکو کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان یان هەم وەکو ئێوە میدیاکاران یان حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوەیە کە ئەمانەوێ ئێمە ڕێژەی کۆچ لە کۆچی نایاسایی لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوەی وڵات ئەگەر بتوانین بمبەڕی بکەین. ئەگەر پێت بڵم بۆ باس بە دۆخی پەنابەران ئێستا لە ئەوانەی کە بێگومان هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە ئێستا چۆنە لە وڵاتانە؟ بەڕاستی لەم دواییانە ساڵی پار بوو کە بینیمان لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا کە وڵاتانی یەکێتی ئەوروپا بڕیارێکیاندا کە ئەو کەسانەی مافی مانەوەیان لێ بە هەر شێوەیەک بێ بە دیپۆرتی وڵاتەکانیان بکرێنەوە. هەر کەسێک مافی مانەوەی نەبێت لە وڵاتانی یەکێتی ئەوروپا ژیانێکی سەخت چاوەڕێیەکە و ڕوبەڕووی کولەمەرجی ئەبێتەوە. باشتر وایە من پامێکیشم بۆ هاوڵاتیانەی هەرێمی کوردستان ئەوەیە هەموو ئەوانەی کە مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە باشتر ئەوەیە بێنەوە بۆ نیشتیمان لە نیشتیمانەکەی خۆمانەوە ژیانێکی نوێ دەست پێ بکەنەوە زۆر باشترە بوو ئەوان وەک لەوەی ساڵانێکی زۆر بە دیار هیچ لە هەڵوێستی وڵاتانی ئەوروپاوە دەیکەیت یاخود لە هەستێکی نەتەوەی خۆتەوەیە بۆ گەڕانەوەی ئەو کەسانە؟ هەم لایەنێکی بەڵێ لایەنێکی نەتەوەی تێدایە ئەمە گومانی تێدانێ ئێمە و لە ڕووی ئەو یاسایەشەوە قساکەم کە وڵاتانی یەکێتی ئەوروپا زۆر بەتوندی کۆمەڵە یاسایان دەرکردووە لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا و لە وڵاتانی یەکێتی ئەوروپا یانی کۆچیان کردو بە سیاست لە یاساکان دەرچوون دژی پەنابەران ڕۆژانە دەیان بڕیارە درێ لە وەزارەتی چیناوخۆوە وڵاتێکەوە ینی لە ئەبینین لە سنوورەکانە چی ئەگوزارێ بەبینی لە دوورگەکانی وێنان حالیان چی ئەگوزارێ لە ئیتالیا بینیمان کە 2 ساڵە هەوڵی بۆدا وڵاتی ئیتالیا لەگەڵ ڕێکەوتن بکات لەگەڵ ئەلبانیا بۆ ئەوەی هەموو ئەو کۆچبەرانی کە لە دەریای ناوەڕاستەوە ڕووەکەنە کەناراوەکانی ئیتالیا لەوێشەوە ئاراستەی وڵاتی کەمپەداخراوەکانی ئەلبانیا بکرێن. ئەمانە بەڵێ شتێکی نەتەوەیە کە ئێمە ئاراستەی خەڵکی خۆمانیەکەین بەڵام هەموو ئەو واقعیەتانەشن کە ڕۆژانە ئەبینین وڵاتانی یەکێتی ئەوروپا بەو پەڕیتوانیانەوە ئەیانەوێ دژی کۆچی نایاسایی بوەستنەوە. بەڵام بانگەوازەکەشمان بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەوەیە کە بەڵێ ئەو لەلایەکەوە ئەتوانن ڕێگا بگرن لە کۆچی نایاسایی و بێن ئەم یاسا توندانە دەربکەن و دوورکەونەوە لە هەموو بەها مرۆڤایەتیەکان و هەموو یاسا ناودوڵەتیەکان بە بڕیارێکی وەزاری بێن ئەم کارانە بکەن. بەڵام لەلایەکی تریشەوە ئەتوانن دەواازە یاسایەکان بکەنەوە بەڕووی هەوڵاتیانی مثلەن هەرێمی کوردستانیان چەند وڵاتێکی ترن کە وڵاتەکانیان ئارامامە بتوانین لە داهاتووە هەم گەشتیاری زیاد بکەین هەم چیتر نهێڵین خەڵکی ئەم دەوەرەی ئێمە بێتە قوربانی لەو ڕێگایە. کاک پێشڕەو چیرۆکی هیچ پەنابەرێکت لایە کە ئێستا لە یەکێک لە وڵاتانە لە دۆخێکی خراپدا بێ یاخود باسی دۆخی خۆیانت بۆ بکەن بێگومان بەپێی کارەکەی ئێوە ڕەنگە پەیوەندیت پێوە بکەن؟ بێگومان دەیان چیرۆکمان لایە ڕۆژانە دەیان خەڵک پەیوەندیمان پێوەکە بۆ کێشەی جیاواز هەیە بەجددی مادەی تا وڵاتێک
ینی مادەکەی بەشی کردووە تا وڵاتێک ڕێگایشی ناخۆشی بڕیوە لێشەی لەو کەم پەداخراوانە ماوەتەوە نەمادی نەمەعنەوی نەدەرونی باش نییە لەو وڵاتانە ئێمە ئەمانە ئەبینی لەو وڵاتانە بەڕاستی گریانمان بۆ حاڵی ئەو خەڵکەی خۆمان دێ لەوێ و بۆیش ئێمە توانیمانە چەند ساڵە لە ماوەی ئەم 3 ساڵەی دواییە کە توانیمانە ڕێژەی کۆچ ینی کاریگەریمان هەبێت لەسەر ئەوەی کۆچی یاسایی کەم بکەینەوە ئەگەر سەیری ڕێژەی کۆچی ئەم ساڵ بکەین نزیکە 7000 کەس بە ناسایش کۆچی نایاسایی کردووە بەڵێ ینی ئەمە شتێکی زۆر هیوا بەخشە بۆ ئێمە بەڵە لە تموعی ئێمە ینی ئەمە بتوانین ئەم ڕێژەیە ئەبوو کەمتر بووە بەڵام ئێمە ئەتوانین ساڵانە مانگانە ڕۆژانە خەبات بکەین لە پێناو ئەوەدا کە ئێمە گەنجانی نیشتیمانەکەی ئێمە کە سەروەتیشی نیشتیمانین و هەمومان بەرپرسین لێ نەهێڵین چیتر لەو وەزعی ئێستای ناخۆشی ئەوروپادا بژین و نەهێڵین بێن لە وڵاتەکەی خۆمانەوە بەو شێوازە کۆچ بکەن هیچ ئامارێکت لە خۆشتر بۆ نمونە لە ماوەی ساڵی ڕابردوو 2 ساڵی ڕابردوو چەندن ئەوانەی کە پەنابەر بوون ئێستا گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان بەویستی خۆیان یان بە زۆر نێردرا بێتنەوە ئەم ئامارە زۆرە کەسێک باسی واکەین کەسێک کە چۆتە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان یان بە نیاز بۆ کۆچ بکات لە تورکیاوە یان گەشتۆتە وڵاتانی یەکێتی ئەوروپا و پاشان یان بە خواستی خۆی گەڕاوەتەوە یان بە زۆرم لێ گەڕاوەتەوە گەرێمە ئەم ئامارە باس بکەین ئێمە نیازمانەیە لە مانگی 12 ئەم ئامارە ڕابگەێنین بەڵام ڕێژەی گەڕانەوەی کۆچبەران یان پەنا هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لە چاو ساڵانی ڕابردوو زیادی کردووە هەم لە ڕێی دیپۆرتی زۆرە ملێ و هەم لە ڕێی خواستی گەڕانەوە بۆ وڵاتەکەی خۆیان چونکە من ئێستا حالیان لە نیشتیمانەکەی خۆم وە هاوڕێکی زۆریشم هەن لە دەرەوە ئەژیان ئێستاوانیش هاتوونەوە لە نیشتیمان نیشتەجێن ئەمانە دڵخۆشکەرن بۆ ئێمە و ئێمەشە بێ لێرە بەدواوە پەیاممان بۆ ئەو گەنجانە هەبێ کە ئەوەی ئێوە بیری لێکەنەوە یان لە پشتی ڤیددیوەکەەوە کە ئابینن بەڕاستی وانە ژیانی ئەوروپای ئێستا بە کەڵک ئەوە نایە تۆ خۆتی بۆ بکەیتە قوربانی و پەیامێکیشم بۆ هەموو حیزبەکانی کوردستان ئەوەیە بەڕاستی ئەم تۆزە نیشتیمانەی ئێمە کە ئازادە ئەبێ هەمومان قەدری بگرین ئێمەش وەکو کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان چاوەڕێی ئەوەین کابینەی نوێ حکوومەتی نوێ تەشکیل بکرێ و پرۆژە یاسامان ئامادە کردووە ڕادەستی پەرلەمانی بکەین ئینشاءالله بۆ هەموو لە سوودی لێ بینەوەی لە پێش هەمووشانەوە گەنجانی نیشتیمانەکەی ئێمە خۆش بەڕێز پێشڕۆ عەبدوڵڵا نوێنەری کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵم بوویت دەست خۆش